تاشکە کاتی بەفربارین ئەوانەی ئەو کەسانی کەەوە ئەچن بۆ شەڕە بەفر ئەو شتانە بە ئاگداری خۆیان بن جادە خلیسکە سیارە خۆی ناگرێت و باجلی باشکش لەبەرکەن هەتاکو سەرمایان نەبێ و ئاگدار بن. زستانێدا بڕاستی گەشت و هەوانەیە گونجایم دەخوازێت تایبەتش جەهێلات گەنجات کەین و کنترۆل لەسەر شوفێری خۆ بکەن و بۆ پاراستنا گیانێ خۆ و گیانێ یعنی هەر کەسێکی دیل بەرامبەری وی ئێستا بەفرباریە و ئەوەباریە نعنی سیباقان دەکەن ئەوەی دەکەن مەجای نادەنا ئەو لای نزام کو دەڕۆن ئەنی بڕۆ لە سیای کوڕەکەوانە ماشەڵڵا حاد زۆر بیە لەو شۆفێرانە دەرێ بەفر نەبارین عنی کوبلین عنی ئەوها دەڕۆن وە بزانی بەفر نییە عنی کو دەڕۆن نزانم ئەو گەشتیاران دەبێت زۆر مقیتی خۆیان بن ئەتو شەڕە بەفر دەکەێت لە زێ دەبێت مقیت بێت جاهێ پێخلیچک دەبێت جاهێ بەفر دەکەوێت ئاگداری چڕوودا چڕ نادات ئایا ئەوە لێژە لێژ نییە و هەروەها لە کاتی گەڕانەوەشدا بەڕاستی دەبی ساکەم سعادەی خۆیان بکەن. بەنسبەت ئەوەی کە ئەو قەرەباڵغیە دروست دەبی لە کاتی گەشتکردندا بۆ ئەوەیە کە خەڵک سەبر و تەحمولی نییە خەڵک بۆ ئیسراحات دەچی بەڵام سترێژ بۆ خۆی دروست دەکات لە کاتی هەم گەشتکردنەوە هەم هاتنەوە.